ئەم کاتان باش من سەرنگ حارسم لە لەندەنەوە منیش پێشواز فەیزوڵڵا لە واشنگتنەوە لە زنجیرەیەکی نوێی پۆدکاستی بەڵام تا لەگەڵتانە بین بۆ قسەکردن لەسەر هاوڕێگەزخوازی لە نێوان سروشت یان هەڵبژاردندا. لەم زنجیرەیەدا باس لە پرسی هاوڕێگەزخوازیەکەین و بە دیاریکراویش لەسەر چاوپێکەوتنێکی ئەندام پەرلەمانی کوردستان عومەر گوڵپی لەسەر پارتی کۆمەڵی دادگەری کوردستان کە پێشتر پارتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوون. لەو چاوپێکەوتنەدا قسە لەسەر هاوڕێگەزخوازی کرا و تیای داروە داکۆشکارێکی مافی هاوڕێگەزخوازان بە ناوی ژیار عەلی بەشداری لە بەرنامەکەدا کرد. قسە لەسەر پرسی هاوڕێگەزخوازی کرا و چەند بابەتێکی زۆر گرنگ و ڕوژێنرا لە پەیوەند بەم پرسەوە، هەروە لە پەیوەند بە کای ئازادی تاکە کەس لە کۆمەلگایە و ئازادی هاوڕێگەزخوازان. جا لێرەیە باس لە چەند شتێکین لەم زنجیرەماندا. یەکەمیان باس لە لایەنی پزیشکی و زانستی هاوڕێگەزخوازیەکەین، چونکە هەندێک شت وترا لەم بەرنامەیە کە پێمان وایە هەڵەن هیچ بنەمایەکی زانستیان نیە. دومیان باز لە لایەنی ماف و ئازادی هاوڕێگەزخوازیەکەین و لە زمانی تاوان قسەکانیشمانە باز لە مەسائلی ترەکەین. بەڵام پێشەوەی با بڵین پێشەوەی وردبینەوەتیایە حەزەکەم بۆ ئەوانەی کە گویان لە چاوپێکەوتنەکە نەگرتووە یەک کورتە لەسەر چاوپێکەوتنەکە بڵێم. تیایدا ئەندام پەرلەمان عومەر گوڵپی چەند شتێک هەڵێ. یەکێکیانەوەی کە بە زمانێکی تەواو زۆر ناشتین تاڕادەیەک ئەڵێ ئەمانە نەخۆشن و پێی وایە ئەو ئەڵێ هاوڕێگەزخوازی نەخۆشیەکە و پێویستی بە چارەسەرە. ئەمە نقطەی یەکەمێتی کە ئێمە ئێستا بە وردی باسیەکەین. نقطەی دووەمی باز دەوا کە ئەڵێ هاوڕێگەزخوازان بەها پیرۆزەکانی کۆمەڵیان تێگاوە و دژی هەموو بەها و تەقلید و دەسووریشی کۆمەلگان و بۆیە ئەو بانگەشێواکە کە سکاڵای یاسای دژی ڕێکخراوە تۆمای کردووە کە داکۆچی لە مافیانەکەەوە پێی وایە ئەم ڕێکخراوە نابێ کار بکەنەوە پێی وایە تەنانەت ئەو کەسانەژە بێ مافیچ مافیشانە بێ کە لە کۆمەلگایە. لە زمنیشانە چەند قسێکە کاکە ئەیشوبهێنێ بە لەشفرۆشی و بە تلیاخۆری و باسی ئەمانەشەکەین بە وردی و هەندێک ژمارەشەڵ لەسەر خۆراوە. اینجا با سەرتا بێنە سەر لایەنی پزیشکی و زانستی پرسەکە. سەرنگ پێشەوەی بڕۆینە سەر ئەوە بابەتە من حەزەکەم قسەیە بکەم لەسەر میسداقیەت یاخود ئەهلیەتی ئەم کابرایە ئەم عومەر گوڵپیە لەسەری کە ئایا ئەم ئەهلیەتی ئەوەی هەیە ئەم بنەما پاشخان یاخود پسپۆڕی هەیە بۆ قسەکردن سەر ئەم بوارە بەم جۆرە. لە کاتی مقابلەکەیە ژیار لێ پرسیاڵە تۆ لەبەرەوەی پسپۆڕنیت بۆ نییە هیچ پاشخانێکنی هیچ ئەهلێتێکنی قسە بکەی لەسەر بابەتی پزیشکی. لە وەڵامە عومەر گوڵپی پێڵێ من 5 ساڵ بەڕێوەبەری گشتی چاکسازی بەڕێوەبەری گشتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتیوم کاتە ئەمە 5 ساڵ کاتە ئەمە یەکسانە بە پسپۆڕی. بەڵام بابێ لەسەر هەڵسەنگاندنی پسپۆڕی ڕاستەقینی ئەم کەسە ئەم کەسە ڕۆنامەی بەکەلۆرۆسی هەیە لە کوردستان لە بواری ئامارە گرنگە بەکەلۆرس لە بواری ئامارە و هەروە هەڵگری ڕۆنامەی ماستەرە لە بەڕێوەبردن بە تایبەتی بەڕێوەبردنی سامانی مرۆیی کەواتە ماستەرەکەی درێژکراوەی یاخود بەشێکە یا پەیوەستە بە بوارەوە کە ئامارە. کەسێک کە پسپۆر بوو لە ئامارە بابین هەڵسەنگاندنی بۆم کەسە بکەین ئایام کەسە لە کاتێکە قسە لەسەر ئامارەکە چکە لە زۆر شوێنە باسی ئامارەکە ئەرقام فڕێیە بە کەیفی خۆی ئەم بالم پسپۆڕیا تێبگەین بزانین ئەم قسانەی کە ئەو باسییانەکە لە ئامارە تا چەندێک ئەسڵەن ئەزانێ قسە لەسەر ئامار ینی ئێستەر ئەیخەمە ڕوودەریەخم کە ئەم کەسە قسەکردنەکانی هیچی فەرق نیە لەگە کەسێک کە هێشتا دواناوەندیشی تاو نەکرۆ لە فەیسبوک کۆمنتێگە نووسێت ئەڵێت لێشە لە قسەکانێک قسە لەسەر داتا ئاکات ئەڵێ لە ساڵی 1970 لە ئەمریکا باسی ئەمریکاکە ویلایەتە یەکگرتووەکان لە ساڵی 1970 تاکو 2007 ژمارەی ئەو مناڵەی لەبار براون 6 ملیۆن مناڵە. لە ساڵی 1970 بۆ ساڵی 1947 بۆ ساڵی 2007 47 ساڵەکات قسەی ئەو 6 ملیۆن مناڵ لەبار براون. ئاگات لەم ڕقەمە بێت. جینجاڵێ بەتەنها لە ساڵی 2019 بەتەنها لە ساڵی 2019 لە ئەمریکا 73 ملیۆن مناڵ لە ئەمریکا لەبار براون. طبعاً کە هەر کەسێ هیچ شتێک نەزانێت لە هیچ شتێک تێگا لەوەی کە ئەمە خوڕافەش نییە ئەمە هەر یعنی کەس نازانێ ئەمە لەکوێ هێناوە.
ئەگەر سەیری ئەرقامەکانی ئەمریکا بکەین کە نازانمەوە لەکوێ ئەم زانیارانەی هێناوە لە ساڵی 2019 ژمارەی ئەو ژنانەی لە ئەمریکا لەبار بوون بۆ سکردن واتە ئەو ژنانەی کە تەمەنیان لە 15 ساڵ بۆ 44 ساڵە هەموو پێوەرێکی ئیحسایی ئەم عینێ وەرەگرێت نزیکەی 6 بۆ 61 ملیۆن ژن لە ئەمریکا هەبوون کە توانێت سکردنیان هەبوو بە پێی ئەو قسەکانی گوڵپی بێت کەواتە هەموو ژنێ لە ئەمریکا هەموو ژنێک کە توانێت سکردنی هەبووە هیچ حازێکی کردووە لەو ساڵەیە ئەگەر 73 سک لەبار برابن 73 ملیۆن 61 ملیۆن ژنیشمان هەبوو بێ کە قابلی ئەون کە سک بکەن کەواتە بێ هەموو ژنێک 1.2 هیچ حازی کردی بێت ئەم شتە نەک مەهزەلەیە هەر جێی گاڵتە جاڕیشە یەکێکی لە قسەکانی کەیکا باس لە ئەڵمانیا ئاکات ئەڵێ لە ئەڵمانیا لە ساڵی 1970 لە ساڵ 4 مناڵ لە دەرەوەی خێزان لەدایک بوون لە ئێستاە لە ساڵ 43 ئەگەر سەیری وێبسایتی ستاتیستا بکەی کە کۆمپانیایشی ئەڵمانی دامەزرانەوە چێکە لە پێگە معتەبەرەکان بۆ هەڵگرت بۆ بڵاوکردنەوەی داتا بە تەنها ینی بە پێشی کار کاڵین داتا واتە ئەو ڕەخەمانی کە بەڕووتی خوێنە ڕوو بۆی تێبگەین دەست شتەکان لە ساڵی 1970 7.23 مناڵان لە دەرەوەی زەواج لەدایک بوون لە ساڵی 2019 کە ئەخیر ساڵە داتایان لەسەری هەیە گەشتە لە سا 33 کەواتە ئەو لە سا 43 ئەوێڵێ لە سا دەی زیایانی مە لێرە درۆیەک غەڵەتێک بەڵام شتێکی تری گرنگ کە تامان ئەمانەی کە ناپسپۆرن کە قسە ئەم کابرای بەحسا پسپۆریشە کە ئاوا بە سەرپێی و بازاڕێنە قسە لەسەر داتاکات پێمان ناڵێ لە بینی ساڵی 2019 ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 2012 ئەم ژمارەیە لە دوای 2012 دابەزیوە لە 2012 34.5 وە لە 2013 34.83 بووە لە ساڵی 2016 گەشتە بە 35.49 اینجا وردە تا 2019 دابەزیوەتەوە یعنی تەنانەت هەڵقشانەکە کە پێشتر بەرزتر بوو ئێستا دابەزیوەتەوە ئەم بێجگەلەوەی کە پێمانە لە سادەی زیاتر زیاترمان پێڵێ بەڵام هەڵقشانەوەکەش باسی ئەوە ناکە کە داشتەوە ئەمە یەک دوو یەکێتی لە قسەکان کەسێک ئەگەر پسپۆر بێت لە بوارێکە قسە بکە کە لێرە قسەکردن لەسەر بواری هۆمۆسێکشواڵەتی هاوڕەگەزخوازی کە ئەو بە شێوەیەکی ناشرینێڵێ هاوڕەگەز باز لەبەر ئێمە ئەم وشەیە هەر لە ناو هەناوی خۆیان جۆرێک لە لایەنگری و ناشرینکردنی تایە کە ڕەت کراوەتەوە لەلایەن زۆربەی کەسانی پسپۆرەوە واز لەوە بێنە بەڵام ئەوەی کە گرنگە کەسێک بە قات و بۆین باخۆ بە هەڵگری شەهادەی ماستەر و ئەندامی پەرلەمانە و یەت لە تەلەڤیزیۆن بە ئاشکرا قسە لەسەر بابەتێکەکە ئەو مفرەداتانەی کە بەکارێهێنێ ئەو تێگەیشتنەی کە هەیەی هیچی لە سەدەی حوتی دورگەی عەربی تێپەڕی نەکردووە ئەم کوڕە تەنها دوو شە بەکارێهێنێ ئەڵێ ئەمە لواڵتەیە ئەمە سیحاقە ئەم نەوعە لە قسەکردن بۆ بوارێکی ئاوا گرنگ حساس مای پێکەنینە ینی تۆ کەسێک مفرەداتی ئەوەش نییە قسە لەسەر بوارەکە بکەیت اینجا چ جای وا قسە بکەیت کە تۆ پسپۆڕیت و تۆ اختصاصی و تۆ زانی قسە بکەیت ینی ئەمانە هەموویان پێوەرن بۆی کام کەسە ئەهلیەتی ئەوەی نیە قسە بکە بەڵام قسەی کردووە جاپایە بین قسە لەسەر قسەکانی بکەین بۆمان ڕوونکەرەوە کە لایەنە تۆبیەکەی مەسەلەن ئەوەی کە ئەوڵەیە ئەمە نەخۆشیە و بچن چارەسەر بکەن قسە لەسەر ئەوە بکەن باسی ئەوکەین بزەبت تێبینەکان زۆر وردن واتام کەسە ئەو لەو مەجاالەشا کە شارەزایی خوێتی چاوەشەکارانە قساکە و هەروەها ئەم کەسانتانی پەرلەمان نەزانانش نەگەر چاوەشەکارانش بزەبت ئیتر من لاوانەشە بە ئەنقەزم بکەم من بەسمەوەیە و دووهەمیش ئەم کەسە ئەندانی پەرلەمانە و بە قات بۆین باخە و بە وا خۆی دەرەخا کە زۆر بەڕێزە بەڵام زمانێکی زۆر نابەجێ بەکارێنێ کە بزەبت جێگەی سەرنج بوو دەست خۆش بۆەوەش بابێنە سەر تاوان دیوە پزیشکی و زانستیەکەی من خۆم بەکارێسم هەیە لە بابلینیان طبی سلێمانیم تاوا کردو لە سای 2004 وەرا ماسەریشمێت تۆ خۆش بە هەمان شێ ماسەر هەیە لە مەجای شترا لە مەجای زمان و ڕۆژنامانیە بابینە سەر طبعاً دیوە پزیشکی و زانستیەکەی طبعاً با شتێک ڕوونکەمەوە پزیشک زانستی پزیشکی کە ئێستا هەموو دنیا لەسەری ڕۆن و کە لە کوردستان و کە کاک عومەر گوڵپی کە نەخۆشەکە کە پێچێت کە ئەچێتە خەستەخانە کە چێت نەخۆشخانە پێویستی بە چارەسەرە ئەو زانستە پزیشکیە کە
کە بەرمەبنای لێکۆڵینەوە و تاقیکردنەوە و بیری زانستی خەرب بەرهەماتوو نەک بەتەنیا خەرب بەڵام ئەوەی کە ئەمان پێشەنگن ئێستا خۆراوە پێشەنگە لە داهێنانی زانستیە و لەو چارەسەر و ڕێو شوێن گرتنە بەرە زانستیانەیە پزیشکیانەیە کە ئێستا لە دنیا هەیە ئەمە مناقەشەی تیانەوە نییە؟ باشترین بەڵگەشت بۆ ئەوەیە کە زمانی گشتی خوێندنی تۆپ بە تایبەتی لە کوردستان و لە عێراق بە زمانی ئینگلیزیەکەواتە بەرمەبنای وڵاتانی ئەنگلۆساکسۆنە کە بەریتانیا و ئەمریکا ئاگرێتەوە وەکو پێگەی سەرەکی و بێگومان وڵاتەکانی تریش بەشێکی گرنگن لێ بەڵام ئەو قسێ تەواوە کە بناغەی زانستی پزیشکی کە هەموو وەکو چەترێک هەموو یەکگرێتەوە فکرێکی غەربیە یا با بڵێن مؤسساتەکانی غەربین و ئانی کەش هەمووی پێڕەوێکن لە یابانەوە هەتاوەکو ئەمریکای لاتین بالضبط ئەمە هەموو دنیا پێڕەوێک ئەمە بێ لەسەری ڕێک بین لەسەر ئەمە کەواتە سەرچاومان بۆ ئەم قسەیە کە ئەم ئەندام پەرلەمان لە خۆی فرێدا ئەبێ بگەڕینەوە بۆ کۆمەڵەیەک کە کۆمەڵێکی زۆر بەناوبانگە بۆ دیاریکردنی ئەو کە پێڵێ نەخۆشی دەرونی یان کۆمەڵەی دەروون ساڕێژی ئەمریشی یاخود American Psychiatric Association تاوان ئەگەر بچیتە سەر وەبسایتەکەیان زۆر ئاسانە ئەتوانی بچیتە سەر هۆمۆسێکچواڵیتی یاخود هاوڕێگەزخوازی هەڵی بژێری بزانی کە ئایا سیاسەتکار و پێناسی ئەوان بۆ ئەمە چییە جا من ئەمە طبعاً ئەمێک ئێستا ڕوونیەکەمەوە ئەمە پێناسی ئەوانە کە تایە ئەڵێن مەیلی هاوڕێگەزخوازی واتە مەیلی کەسێک کە هەمان ڕەگەزی هەیە بۆ کەسی شتر کە ئەو ڕەگەزی هێواتەش پیا بۆ پیا و ژن بۆ ژن اینجا ئەگەر لە ڕێی فانتازیا بێ ئەگەر ناسنامە بێ ناسنامەوە کەسە بێ و ئەگەر کرداریش بێت بە هیچ شێوەیەک پەیوەندی نییە بە خراپی لە بڕیارداندا بە سەقامگیری دەرونی بە متمانە پێکردنی ئەو کەسە یاخود هەر جۆرە توانا و شارەزاییشی تری کۆمەڵایەتی و کارکردن واتە هیچ پەیوەندیشی نییە و هیچ کاریگەریشی نییە لەسەر هیچ توانایشی دەرونی ئەو کەسە پاشان ئەڵێن ئێمە پێمان وایە کە هۆکارەکانی تەبەن واتە ئەوان لای ئەوان تەبەن بە هیچ شێوەیەک نەخۆشی نیەمە یەکەم دووەم پێیان وایە کە هۆکارەکانیشی ئەوەی کە خەڵک بۆ مەیلی هەیە بۆ کەسیشی تری هەمان ڕەگەزی خۆی تا ئێستا نەزانراوە بەڵام بوونی هەیە و ژمارەیەکی زۆری خەڵک بە بێویستی خۆیان کە دوایش باسیەکەین بە تەفسیلی کە ئەمە چۆن سروشتی و بەشێکە لە سروشتی خۆیان کە لەگەڵ دروستبوونیانە هەیە پەیوەندی بە بایۆلۆجیا و هەڵسوکەوتیانەوە هەیە و تا ئێستا بە ڕوونی ڕوون نەکراوەتەوە هۆکارەکەی چییە و ئەشگۆڕێ لە کات ئەڵێ هەموو کەسێک لە کات بۆ کاتیش ترۆ ئەگۆڕێواتە مەرج نییە کەسێک ئەمڕۆ لە 100% جیاڕەگەزخواز بێ واتە جیاڕەگەزخواز بۆی کە ژن بۆ پیا یا با پیا بۆ ژن بێ سبەی نەبێ بە هاوڕێگەزخواز ئەوەش هەیە ینی گۆڕانی بەسەرایەت و باز ئەوەشەکە کە هیچ بەڵگەیەک ئەڵێ no credible evidence ئەڵێ هیچ بەڵگەیەک لە بەردەستانیە کە ئەمە کە پێویستیان بە هیچ ساڕێژکردنی یا هیچ چارەسەریشی عەقلی هەیە واتە بە هیچ شێوەیەک بەڵگەمان لە بەردەستانیە کە پێویستیان بەوەیە چارەسەر وەرگرن و هەر پەیوەندی بکەم بە پزیشکیشەوە اینجا ئەمە زۆر مهمە کە بۆ طبعاً ئەو بڵێن ژیار ئەو خۆشی باسیەکە کاڵێ ئەمە شتێکی سروشتیە تاام دوایش باسیەکەین بەڵام کەواتە دەرەکەوێت کە ئەم قسانی ئەم کوڕیکە ئەم ئەندام پەرلەمانەیەکە هیچ بنەمایەکی زانستی نییە ڕاستیە ئەو زانستی کە هەموو کەس پەیڕەویەکە بە کوردستانیشەوە بەخۆشیەوە کەگەر پێویستی بە دکتۆر بێچێت ئەو منهەجەی کە ئێمە کە من خۆم لەسەری خوێندومە بە ئینگلیزی و ئێساش لەسەری خوێنرێ و کە تەبان نوێژەکرێتەوە بەردەوام نوێکرێتەوە هەمان منهەجە کە پێی وایە بە هیچ شێوەیەک ئەمە نەخۆشی نییە اینجا بابینە سەر ئەمە گرنگە ئەم قسەکردنەوەی کە مەجموعی علمی ئەو شتێک کە لە علما پێوترێ مەجموعی علمی چیەواتە هەموو ئەو هەر قسەکردنی هەر بابەتێ هەر کێشەیەک کە تێکڕای مەجموعی علمی لەسەری ڕێکەوتنە و کاتا بێ بە پێڕەوکراو لەوانەیە ساڵانێکی ڕابردوو لە پەنجاکان و شەستەکانە ئەم تێگەیشتنە نەبوو بێت ئەو کاتە تەماشای ئەم حاڵەتی هاوڕێگەزخوازیان وەکو جۆرێک لە لادانی دەرونیە کرد بەڵام دوای
توێژینەوەی زۆر کە ژیار ئاماژەی پێدا دوای وردبوونەوەی زۆر دوای تێگەیشتن و کرانەوەی زۆر بە دەر لە ماف قسە لەسەر ماف ناکەین جارێ قسە لەسەر حاڵەتی تووبیەکەین دەرکەوت کە ئەم دیاردەیە ئەم جۆرە لە خواست یا مەیلی سێکسداری پەیوەندی بە سروشتی بوونەوەرەکان خۆیانەوە هەیە من ضمنی هی مرۆڤ ئەمە ئێستا مناقشی تیان نەماوە ینی کەسێک نییە لە دنیاە ئەگەر پێڕەوی تۆپ بکات بڵێت بەڕای من ئەمەوانیە کەوتی بەڕای من ئەمەوانەیە پێڵێن بۆ ماڵی خۆت لەبەرەوەی ئەم شتە مەجای ڕائیتیان نەما لەبەر لە زانستا هیچ لەسەر بحوث و حقایق ئەکرێ نەک لەسەرەوەی چێ ڕائی چۆنەوە ئەکرێ مەسەن کەسێک بۆ نموناکرێت دکتۆرێک لە ئەمریکا ڕازی نەبێت چارەسەری کەسێک کاکە هۆمۆسێکشواڵە لە ڕووی ئەگەر نەخۆشکێ مەسەنگە پێویستی بە عملیاتێ بێ ئەڵێ من نایکەم لەبەرێ هۆمۆسێکشوال لەبەری لەگەڵ پێڕۆی دینی منان ناگمن بەڵام علاقەی بۆ نییە لە ئاکاری پزیشکی ئەوە نییە لە ڕاستیە منەوەی کە من خوێندوشم و ئێستاش پێڕۆک لە ئاکاری پزیشکی ئەگەر دوژمن ئێستا بن مەسەلەن من لە خەستەخانەی ئیشەکەم لە هەولێر کەسێک گێ بۆ لای من برینانە داعشە یاخود دوژمنی تۆیە ئەبێت چارەسەریکەی ئەخلاقی پزیشکی لە ئەمریکا ئەو شتە جیاوازە لە ئەمریکا شتە جیاوازە بۆن مناگەر تۆ چتە خەستەخانەیەک ئەو خەستەخانەیە هی مؤسسەیەکی کاسۆلیکی بێت ئەو دکتۆرێک کە معالجە بە باسی حاڵەتی عامی ترەکەین ئەو دکتۆرە پێڕەوی دینی کاسۆلیکیەکە کە تایە بۆ نمونە ئیجحاز لە باربردنی مناڵ حرام کراوە ئەو دکتۆرە بۆی هەیە مافی ئەوەی هەیە وەکو دکتۆر ڕەفزی بکاتەوە کە چارەسەری ئەو کەسە بکە بۆ معنای کە ئیجحازەکەی بۆ بکە ئەگەر پێویستیشی پێ بێت ئەمە بوارێکی ترە ئەگەر ژیان لەمەتر ئەوە شتێکی ترە ئەو کاتە دوایچێتە بوارێکی ترەوە بەڵام ئەوەی کە مەسەگەر زیادر مەسەن کەسێک ژیان لە مەترسیایە تۆ ناتوانانی ڕاتیکەیتەوە لەسەر ئەساسیەوەی کە بۆ نمونە ئەمە ئەم کەسە باز لە مەترسی ناکەین باز دەکەین مەسەن کەسێک پێویستی بۆ هەیە عملیاتی خۆڵی کوێرە بکە یاخود گورچیلەی بۆ زەرەخەن یا پێویست کات لوتی تەجمیل کات بەڵحال مەبەستم لە چییە مەبەستم لەوەیە کە ئەوەی کە تۆب لەسەری ڕێکەوتو ئەوەیە حقیقەتەکەی ئەو معلوماتی کە حقیقەتە کە قسەی لەسەرەکەی ئەوەیە کە ئەم حاڵەتە نەخۆشی دەرونی نییە و لادانی ئەخلاقی نییە اینجا یەکی ترۆشتانی کە گرنگە هەر لە درێژکراوی ئەمەوە ئەم برادەرە واقسە لەسەر مجتمعاتی غەربیەکە کۆیم لە مجتمعاتی غەربی بژی و ئاگداری تەواوی هەبێت و واش قساکات لە پێگەیەکەوە قساکە کە ئەم لە کوردستانەوە ئاگداری ئەو عیلەتە گەورەیە کە تووشی هەموو مجتمعی غەربی هەبوو ئەم چارەسەرەکەش یێزانێ بەڵام هێشتا مجتمعی غەربی درچان بەم چارەسەرە نەکرد هەر چەنە مجتمعی غەربی خۆشی ئەمریکا و کە باسێکە ئەمریکا ئەوروپا خۆشیان بەم دەردەوە ئەناڵێنن لە مجتمعاتی ئەمریکی و غەربیە بەتایبەت قسە ئەمریکاکەم خەڵکانێکن کە محتەرزن بەم حاڵەتە محتەرزن بۆ لەسەر بنەمای تێگەیشتنی دینی لەبەری تێگەیشتنیشان هەیە کە خوا مرۆڤی بەم نوعی ژن بەرامبەر بە پیا دروست کردەوە ئەوش لەوێش دوای قسە لەسەر شتێکی تریەکەم دژایەتیەکەن وەکو مافی ممارەسە و هەنێکیان هەنێ لە کەنیسەکان هەنێک کەنیسەی توندڕە و لێرە تەنانەت هەنێک لەو کەسانەیان ناچار کردو کە بچن وە کۆمیکە ئەم باسەگا عیلاجکەن بەڵام ئەمە نمونەیەکی زۆر بەرتەسکی پەراوێزخراوی لە ڕاستیە مایەی گاڵتە جاڕیە لە مجتمعی ئەمریکیە لە مجتمعی ئەمریکی بە تێکڕە لەبەرەوەی بێلەوەی کە مەوەکو حقیقەتێکی علمی چەسپاوە کە مەیلی هاوڕەگەزخوازی مەیلێکی ویستراو نییە ینی هەڵبژاردەیەک نییە تۆ اختیارێکی تۆ بە ڕۆژ کەیفی خۆت بتەوێ ببی بە هاوڕەگەزخوار بەڵکو سروشتە بەشێکە لە سروشتی خۆت لە غەیری ئەوە لە وڵاتە قانون دەرکراوە دنیا قانون هەیە کە قانونی گشتین وڵاتی ئەبن بەڕێو ئێمە ئێستا حالی حاضریکی لە وەزیرەکانمان کە وەزیری گواستنەوەیە هاوڕەگەزخوازە بە ئاشکرا و زەواجی کرد لەگەڵ پیاوێکە لە مجتمعی لە بەریتانش بە هەمان شێوە بەڵێ لە زۆربەی ئەوروپای غەربی ئەوروپا ئەم شتانە هەیە بەڵحال ئەمە پاشخانەکەیەتی بۆ یەک ئەو قسانی کە ئەیکا لەسەرەوەی کە پسپۆرە یا لێکۆڵەرێک کە ناویشی ناهێنێ نازانین چێ و توێتی دوو مەرگ هەیە مەرجێکیان ئەخلاقی و ئەم شتان ئەم قسانە هیچی نە ئەساسی هەیە نە عیلاقەی بە مجتمعی ئەمریکیەوە هەیە و جایکی ترە شتانێک کە ئەم باسێکە ئەم دیاردەیە
لانی ماف و یا هەر لەسەر ئەو قسە بکەین زیاتر نانەتخوا با یەک ملاحەزەی کە بڵێم لەسەرەوەی کە ئەم لە درێژایی قسەکردەکانێک کاتێک کە بێژەرەکەی ڕوودا و پرسیاریشی لێکات لە درێژەی قسەکانی ئەم ئەوێت داتامان باتێ لەسەر غەربەوەی کە لە بیدادا باسم کرد باسی دوو شتەکە باسی هەڵوەژارنەوەی خێزان و ئیجحازەکات لە باربردنی مناڵ و هەڵۆشانەوەی خێزان یا مناڵبوون لە دەروی خێزان وامان پیشانەیات کە مجتمعی غەربی مجتمعێکە لە هەڵوەشانەوە و لە ڕووخان و لە بۆگەنبوونی ئەخلاقیایە لە کاتێکا مجتمعی وەکو مجتمعی ئەمریکی لە سا هەشتای دینیە بالمناسبە وەکو معلوماتێک ئەم کەسە ئەکیدم نایزانێت و دینیش هەموو تەیف و ڕەنگەکانی تایە لە ئەوانەی کەمان پێڵن دینی ئاسمانی و غێر ئاسمانی و بە مەزهەبیش و بە هەموو ئینەکانەوە ئازادی دینی لە ئەمریکا بەرقەرار کراوە بە پێی دەستور لەبەر مجتمعی ئەمریکی مجتمعیشی لادینی نییە ئەم قسەیە کە زۆر کە زواتێگەن کە مجتمعی ئەمریکی مجتمعیشی لادینیە تێگەشتێکی یەجگار غەڵەتە تێگەشتێکە هیچ علاقی بە واقعەوە نییە لە ڕاستیە مجتمعی ئەمریکی مجتمعیشی دینیە و فکری دینی فکرێکی باوە ممارەساتەکە و هەموو دیانەتەکانیش لێرە ممارەساتی خۆیانەکەن بەبێەوەی هیچ کەسێک ڕێکە لە ممارەسەکردنی دینەکەیان بگرێت ئەمە حقیقەتێکە بەڵام کە ئەو یەت قسە لەسەرەوە کە خێزان هەڵوەشاوەتەوە تابان کە ئەمەشان درۆیشی ترەکە ئەم کابرایکە خێزان هەڵنەوەشاوەتەوە خێزان هەتا ئێستا بناقەی بەڵام پێناسەکانە گۆڕن بۆ نمونە لەوەش بڕەتیەکاتەوە وابشانەیە کە خێزان هەڵوەشاوەتەوە هۆکارەکەی ئەوەیە کە هاوڕێگەسخوازی بڵاو بۆتەوە یاخود زیادی کردووە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە وەکو باسیەکان لە ئەڵمانیا مەسەلەن ژماری ئەو مناڵانی لە دەروی خێزان لە دایک بوون زیادی کردووە یاخود شیرازەی خێزان تێکچۆ یا ژیار وازان نقطەیەکی زۆر جوان چڵێ لەوەیە کە ئەگەر ئەسڵەن کەسێک بە زۆر کە خۆی هاوڕێگەسخوازە بە سروش بە زۆر تۆ بچی بیخەیتە ناو سیستەمی زەواجەوە لەگەڵ کەسێکا کە نایەوێت لەگەڵ یا یاخود هیچ مەیلێکی بۆینی ئەسڵەن ئەوە شیرازی ئەو خێزانە تێگەیە وزیانی زیاتر بێ بە ئەو مناڵانی ئەگەر مناڵ دروست بێت لە ئەنجامی ئەو پێکەنانی خێزانەوە یعنی ئەوش نقطەیەکی بێگومان ئەوشتانە تەمان ئەم شتانە هەمی خەڵکانێک ئەیزانن و هەستی پێکەن کە هەم ئەخوێننەوە هەم متابعن هەم تێگەن نەشت ئەم کابرایە دوای ئەم هەموو پسپۆریەشی کە هەیەی بۆ نمونە پسپۆری هەیە لە ئامارە نازانێت قسە لەسەر ئامار بکە نازانێ داتا بگۆڕێ بۆ زانیاری نازانێت ڕقم پەیوەندی بکە بە ڕقمێکی ترەوە لەمانە تێناگات چه پەیوەندیەک هەیە یەکێ لەشتانی کە پێویست بوو بیزانەوە پێمان بڵێ پەیوەندی چی لە نێوان هەڵوەشانەوەی خێزان لە نێوان لە باربردننی مناڵ لەگەڵ هۆمۆسێکشواڵەتیە هیچ پەیوەندیەک نییە ئەبێ پێمان بڵێ ئەمە هۆکارە بۆ بوونی ئەمە یان نا ئەگەر هۆکار نیە تر بۆ قسەی لەسەرەکە یعنی تۆ هاتی بە قات و بۆین باخەوە لەسەر تەلەڤیزیۆن بۆ ماوەی نیو سەعات ئەم قسە بێ بنەما و سەرپێیی و بێمەعریفیانەکەی وەکو ئەوەی کە لەبەری قات و بۆین باخە لە بەراتر تاوە بێ جۆ لێ بگرین تۆ لەبەرەوەی پسپۆری 5 ساڵ مدیری گشتی شوێنێ بووی ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکە خەڵکێکی تەمان هەموو کەسێ پسپۆر نییە هەموو کەسێ دەستی بەم زانیاریانە ناگات هەموو کەسێ کاتی ئەوەی دەستی بەم زانیاریانە بگا ڕۆڵی کارەکانی مجتەمع تۆ ئەندام پەرلەمانی یەکێک سەحەفیە ئەوەیە کە ئەم زانیاریانە وردکەنەوە پاچیکەنەوە بیخەنە بەر دەستی خەڵک بۆی خەڵک تێبگا تۆ ئەگەر خۆی بە کەسێکی دینیە زانێ ئیلتیزامی ئەخلاقی لەسەری ئەو بە پێی پێوەرە دینەکەی خۆی ئەوەیە کە ڕازگۆیانە شتەکان بخاتە ڕوو اینجا قسەیانە سەر بکات هەموو ئەو ڕقەمانەی کە خسوێتە ڕوو هەر هەمووی غەڵەت و ناڕاستە نمونەکانیشم لە بیداتا باس کرد بابێنە سەر دیوێکی تری کە ئەو لەو دیوێتی کە پەیوەندی بە مافی مرۆڤەوەیە تامان شتێکی ژەڵەیە باس لە دەوری یاخود ڕۆڵی وڵاتانی خۆر ئاوایی یەکەن نوێنەری وڵاتان لەوەی کە ئەیانەوێت مافی هاوڕێگەسخوازان بپارێزە لە کوردستان ئەو وا قساکە کاڵێ نەخێر ئەوان گوێ نادەنێ و ڕێز ئیرادی هەموو میلەتێکەگرن ئەنجا منەمەوێ لێرە باس لەوە بکەین کە چۆن هەندێک بنەما هەن کە بنەماکانی مافی مرۆڤن کام بنەمایانە چەسپیون و زۆربەی زۆری بەشەرێت لەسەری ڕێکەوتووە بۆ نمونە مافی ئازادی کەسێک کە ناتوانانی تۆ کەسێ بکەی بە کۆیلە
نابێ ئەشکەنجەی کەسێکی تر بدەی و ئەم مافانە کە مافی گردونین و خۆر ئاواش بە تایبەتی و ئەمریکاش بە تایبەتی پێشتر پێشەمەی دەست بەم قسانە بکەین باسی ئیداری بایدنمان کرد کە بە تایبەتی ئیداری بایدنیش باەخێکی زیاتری پێەیە ئەو مافانن کە لە زمانیانە طبعاً مافەکانی مرۆڤ و مافەکانی مرۆڤ یەکێک لەوانە بۆ نمونە کە باسی مافی ژنەکەین ئەوە بەشێکێتی یەکیتر مافی هاوڕێگەز خوازانە وەکو گروپێکی کەمینەی سەرکوتکرا و چەساوە لە کۆمەلگایە طبعاً ئەمە زۆر مهمە ئەو واقساکە کە ئەمە ئیرادەی میلەتێک ئەتوانێت ئەم مافە سەرکوتکە واتە ئەم ئەڵێ ئەگەر کورد و کۆمەلگای کوردی ئەم کەسانە سەرکوتکە و نێڵێ و ئازاریان با و بیان چەوسێنێتەوە و بەم شێوە ناشرینە قسەیان لەسەرکە و بێتە هۆیەوەی کە کێشەی حەقیقیان بۆ دروست بێ ئەو کاتە ئاساییە نەخێر ئاسایی نییە بۆ لەبەرەوەی کە ئەمە ئەچێتە قاڵبی مافە بنەڕەتیەکانەوەمە یەکەم و دووەمیش لە راپۆرت و لە هەواڵ و لە راپۆرتەکان گرتەوە بزە ڕاپۆرتەکانی مافی مرۆڤ مەسەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەروەها کۆنسڵگەریەکان کە راپۆر لەسەر ئەم ڕەوشی مەسەلەن ماف و ئازادیەکانە نووسن وەکو چۆن باسی ڕۆژنامەگەریەکەین بۆ ناگەر کەسێ بژیرێ بکوژرێت ئەمە چێتە ناو راپۆرتەکانەوە بە هەمان شێوە ئەوەش ئەچێتە ناو ئەو راپۆرتانەوە و باخی هەیە اینجا باسیکەین بۆچی حەزەکەی تۆ باسی ئەو کە چۆن یا من تۆزێک ئەو یەک دوو بەندی مافەکانی مرۆڤ ئەتوانین باسکەم و دوای تۆش هەندێک ملاحەڵای تر بڵێ کە تاوان بەپی جارنامی گردوونی مافەکانی مرۆڤ تاوان بەپی هەروەها مافەکانی بنەماکانی مافی مرۆڤ لە ئەوروپاش یەکسانی بۆ هەموو کەسەکانە واتە ئەڵێ بۆ هەموو ئەندامانی کۆمەلگا بەبێ جیاوازی ئاین ڕەگەز ڕنگ زمان ئاین تاوان ئەو بەڕوونی باسی میلی سێکسوال ناکە بەڵام زۆر ڕوونە کاڵێ هەموو ئەندامانی کۆمەڵ بەبێ جیاوازی واتە هاوڕێگەز خوازانی شکرێتەوە کە مافێکی خوانیان هەیە لە کۆمەڵە ئەو سروشتەی کە خوان هەیەە پراکتیزی بکەن بەردەوام بن لەسەری وەنیە ئەم تەمان کە بێژەرەکەی ڕوودا پرسیاری لێکا لەسەری کە ئەمە مافە ئەمەم لەبەرەوەی لە وچە نەزەرێکەوە هاتووە کە ئەمە بەلایە و نەخۆشیە و ئەمە بەلایە و لادانە و بە وەسفکردنی بەو شەناشرینانی کە ئیکاکە ئەیزانەیە بیر مناسبە باجارێ پسمەوە سەروی کە تێنەگەیشتنی ئەم کەسە ینی کە ئەڵێم ئەم کەسە تێگەشتنی سەدەی حوتە لەم کێشەیە بۆ ئەو چالاکی ڕسمکردن و ئەو چالاکی کە ئەو ڕێکخراوە ئیکەنەوەی کە لە دنیاش ئێستا باوە پێوترێ بزوتنەوەی داکۆچیکردنە مافی LGBTQ طبعا LGBTQ کورتکراوەی چییە؟ کۆمەڵێک وشەیە کۆمەڵێک خەڵکن کۆمەڵێک گروپن کە لە پێناسەیەکی جاکراو لە دەرەوەی ئەوانەی کە پیانۆتری هێترۆسێکشوەڵ واتە سێکسی بەرامبەرخواز ئەم گروپە یەکەم و دووهەمیان ئەوانن کە ئەم باسییانەکە لێسبیان لەگەڵ گەی بەڵام لەو لاوە بایسێکشوەڵ هەیە بایسێکشوەڵەوەیە کە لەگەڵ هەردوو ڕەگەزە میلی بۆ سێکسکردن میلی هەیە توانێت لەگەڵ هەردووشانە بیکە ترانسێکشوەڵمان هەیە کە ترانسێکشوەڵ بەتەن پەیوەندی بە ممارەسەکردنی جنس خۆیەوە نییە پەیوەندی بە شوناسی جنسی کەسەکەەوە هەیە ینی علاقی بە فعلەکەەوە نیە قسە لەسەر فعلەکەشەکەم کوێرمان هەیە لەگەڵ ئینتەرسێکسەوەی کە لای خۆمان پێوترێ نێرەموک کە ئەمەشیان پێناسێکی گشتی گەورەی ئەو گوڵپی واقسی لەسەرکە کە ئەم هەموو ێزانە بەڵحال یەکێ لەو شتانی کە لە عیلاقی بە مافەوە هەیە ئەم کابراایە کە باسیەوەکە کە بێ بە یاسا ئەم شتڕێک بخرێ و بە یاسا ئەمە لایەنە لە دەستور و لە یاسا و لە عروف ئەو کەسە دووشت جیا ناکاتەوە لێ یاسا بوارێکە کە ئیش لەسەر فعلەکات واتە کاتێک یاسایەک دەرەچێت کەسێ فعلێکەکە ئەو فعلەی هەر فعلەکەیکەی کە پێشێلی یاسایەکە ئەو کاتە یاسا و دادگا بۆی هەیە بەپی بنەمای یاسایی ئەم کەسە محاکەمە بکە بەڵام یاسا ناچێتە بواری بوونەوە یعنی یاسا ناتوانێت محاکەمەی کەسێ بکات لەسەروی بوونی
تێکە لەسەرەوەی ناکە محکمەکە لەسەرەوەی کە تۆ مەسەنم 2 مەتر درێژی یا لەسەرەوەی کە قژش بە سپێتی لەدایک بووی یاخودەوەی کە لوتێ گەورەیە ئەم شتانە بوونن بەشێکن لە بوون ئەمە ناچێتە بواری یاسا ئەو لەمە تێناگات کە ئەو بە تەنها ئەو پێی وایە ئەمە بەشێ نییە لە بوون ئەو پێی وایە ئەمە اختیارێک و گوچۆن کە باشە بەشێکی باوای دانێ قسەکەی ئەو ڕاستە ئەمە بەشێک نییە لە بوون ئەمە اختیارە بەڵام اختیارەکە دوان لەو گروپی پێنجیە فعلەکەن فعلن ینی علاقان بە فعلەوە هەیە کە ئەوەی ئەو بە ئوسلوبە جوانەکەی لە لواتە و سیحاق ئەمانە دوو فعلن ئەوانەی تر فعلنی بەشێکی علاقی بە خۆگۆڕینەوە هەیە خۆگۆڕین چه علاقی بە فعلی سێکسی و هەیەکە لەوەچ هەر ئاگاداریش بێ ئاگاش بێت لەو نابێ گومان نازانێ خوازیەکە و بە دیاریکراویش یعنی ئەو بەس لەسەر قسە لەسەر لواتە و وتم چۆن بە تێگەشتی سەدەی حوت قسە لەسەر ئەم شتاکان نەک بە سەدەی 21 و خوێندنەوە و ئاگاداری ئەم قسەیەی ئینجایشتر لە مشکلەکانی تری ئەم کەسە یام ئەم نوع لە عقلێت ئەوەیە کە دووشت تێکەڵەکات شتێکی ناوی فعلی میکانیکی سێکسکردنە میکانیکی سێکسکردنەوەی کە دوو کەس جوتە بن ئەندامێکە چێ بە ئەندامێکی ترە ئەمە بەشێکە لە سێکس بەڵام سێکس بە تەنها ئەمە نییە ئەوەی کە سێکس و سێکسۆلۆژی ئەوەی کە قسەکردن لەسەر سێکس و شوناسی سێکسی و مەیلی سێکسی جیهانێکی زۆر لەوە فراوانترە وەکو ژیاریش ئاماژەی پیان ئەوانەیە ئەکرێ کەسانێکە من کە هەر ئەستەن ڕۆژە لە ڕۆژان لە ژیانە ممارەسەی کردداری سێکسکردن یعنی کرددارە میکانیکەکە هەر نەشکەن تۆ چۆنە چیت قسە لەسەر گروپێک لە خەڵکەکەی کە هەنێکی بەس مەیلی ئەوەیە هەستەکە لەشی پێکاتەی لەشی ئەوەی کە بۆ نمونە تووکنە یاخود قژی کورتە یاخود سمێڵی هەیە وەکو پێکهاتە بەشێکی پیاوە بەڵام لە ناخە هەستەکە ئەمە ژنە خۆ ئەکری ئەم کەسە لە مەدای ژیانە ممارەسەی جنس نەکات کە فعلێکە ئەم کابرای بە زوازانێت سێکسواڵەتی یا سێکس قسەکردن لەسەر سێکس بەس ئەمەیە ئەم تێنەگەیشتنەش ئەم تێکەڵکردن یاخود ئەم پچووکردنەوەی ئەم بوارە گەورەی کە پێوترێ بواری سێکشواڵەتی بۆ بە تەنها فعلی بمارەسەکردنی سێکسێکیشی ترە لە سەرپێی بوون و بێباشی و نەزانیەکانی ئەم کەسەکە قسە لەسەر کردارێکا کە نازانێ باسی چیەکات و بۆیەش تەنها دوو مفردەی هەیە کە مفردەی سەدەکانی ناوەڕاست و سەدەی 7 و 8 و 10 و 15 کە هیچ پەیوەندیان بەوە نییە کە لە ئێستاە گوزارێت کە کەسێک شوناسێک کێشەی لەسەر شوناسە کەسێک هەیە بۆ نمونە کەسێک پێکاتی وەکو شکلی کە لەدایک بۆ نووسراوە کوڕە بۆ نمونە باسی جەندەرەکەم وێنێت تۆ باسی ڕەگەز و ناسنامەی جەندەری اینجا ترانسێک ڕەگەزی کوڕ بێ بەڵام ناسنامەی لە 100 کوڕ نەبێ ئەکرێ وەکو بە جەندەری مەسەلەن ژن یا بڵێ مینە زیاتر ئەو سیفاتانی کە هەیەی مینە بن ئەمە ئاسایی یعنی ئەمەش بەشێکە لە سروشتی و ئەمەش ترانسێکشواڵەتی ئەو بوارێکە قسە لەسەر ئەماکات کە چۆن ئەم کەسە هەستەکانی هەستەکات ینی هەست باسی ممارەسە ناکەین باسی فعلی سێکسکردن ناکەین باسی هەستکردنی ئەم بۆ خۆی وەکو کائینێک هەستکردنێکە کە بەرمەبنای ئەوەی تریانە کە جیاوازە لەوەی کە پێی دراوە ئەمە ترانسێکشواڵ ئەو کاتە ممارەسە قسە لەسەر جەندەریش بکە ئەم هەر ئەمە هەستەکەم لەو نوع کەسانەیە کە هەر وشەی جەندەر خۆی ڕەتێکاتەوە لەلای عیبە لەلای جەندەر لەلای عیبە چۆن لەلایەن بۆ نمونە ئەلمانیەت بەبێ هیچ لی تێبگەن یەکسەر هێرشەکە لەسەر ئەلمانی کە ئەمە دژی دینە لە کاتێکا گەورەترین پارێزەری دین لە دنیاە ئەلمانیەتە گەورەترین دوژمنی دین خۆیەتی ئەمان مۆزوعی بابەتیشتر لە کاتیشتر توانین قسەی لەسەرکەین بەڵام بابگەرن سەر بابەتێکی خۆمان اینجا دوایەوە باباسی ئەوە بکەین کەم باسی ئەوە کە طبعاً توا یەکجار بە خێرایی باسمان کرد کە وتمان بە پێی ئەو کەسانی کە هاوڕێگەسوازن ئەم شتە هەڵبژاردن نییە تاڕادەی یعنی ئەم شتێکی سروشتیە تۆ میلت بۆ کەسی ڕەگەزی بەرامبەر نییە واتە ئەو کەسی کە ئەگەر نێر بێ هیچ میلێکی سێکسی بۆ کەسی بۆ مینە نییە وە پێچوانە شۆ مەسەن مینەیەکە هیچ میلێکی سێکسی بۆ ڕەگەزی
بەرامبەر کە نێرە نییە. طبعاً باسی بایسێکسوال ناکەین کە وتمانەوە ئەتوانین لەگەڵ هەردووشانە مێدی سێکسی بۆ هەردووشان هەیە، بەڵام باسی واکەین کە ئەوەی کاوەڕێگەسخوازە مەیلی نییە بۆی، کەواتە ئەمە سروشتیە، ئەمە بەشێکە لە جەستە و هزری ئەم کەسە کە ئەمە لەگەڵ یا لە دایک بووە یاخود ڕەنگە گۆڕانی بەسەرە هاتوێ بە شێوە لە شوێنەکان وەکو خوێنمانەوە کە پێی کۆمەڵی دەروونساڕێژی ئەمریکی ئەمە دروستکرااو نییە و هۆکارەکەشی ڕوون نییە، کەواتە ئەمە با ئەوەش ینی ڕوونکەینەوە جارێکی تر کە ئەمە سروشتیە و بەپێی یاساش کە تۆ باسی کرد یاسان ناکرێ مامەڵە لەگەڵ شتێک کە بەشێکە لە سروشتی و کەسە، واتە بەشێکە لە بوونی ئەو کەسە کە هەیە، یعنی ناکرێتەوە بەپێی یاسا شتێک قەدەغەکەی یاخود ڕێی لێ بگیری یاخود سزای بی کە بەشێکە لە سروشتی و کەسە. ئەوەش نقطەیەکی مهمە بێگومان لەسەرەوەی چکۆ باسەوەی کرد کەوتی ئەمە دژی ئاداب و دەست هەموو وتی هەموو دەسوورە نقشتێکی تریشی وت کەوتی هەموو دینەکان دژی ئەوەن تامان ئەمەش ڕاست نییە، هەموو دینەکان دژی ئەوە نین و زۆر لە دینەکانیش باوشیان کرێتەوە هەر پاپای مەسیحی پاپای پێشتر بووە بزانم کاتۆلیک فرانسیس پێشتر وتی وابزانم یەکێ لە پەیامەکانیەوە بوو کە شتێکی ول لەسەرەوەی کە ئەڵێ هاوڕێگەسخوازەکان بەشێکن لە خێزان و وەکو کەسانی وەکو ئەندامی خێزان مامەڵیان لەگەڵاپن و خۆشتان بوێن بە ماتایشتر لە کاتێکا کەنیسەی کاسۆلیکی بە ئاشکرا دژی زەواجی هاوڕێگەسخوازیە، بەڵام وەکو قوبولکردنی ئینسانێک ئەکرێت دژی زەواج بیت ئەتیادیان یەکرێت تۆ قوبوڵە نەبێت پیاوێک و پیاوێک زەواجکە ئەمان بوارێکی ترە لە قسەکردن، بەڵامەوەی کە بەلعنەتی بکەیت کە لە هەنێ شوێنە هەنێ دین بانگەشەی بۆکەن ئەمەیان نییە، ینی دینەکان لە کەنیسەمان هەیە لە ئەمریکا کە خەڵکی هاوڕێگەسخوازە چن تایە زەواجەکەن زەواج کەنیسەی ڕسمیە و مەراسیمی ئەو لەقەی مەسیحێتی خۆی کە ممارەسێکە هەر کەنیسەیە بێ هەنێکیان ڕێگا ئەیەن بەوەی کە هاوڕێگەسخواز زەواج کرد، ینی ئەمە مافێکە لە ئەمریکا چەسپاوە، ینی مناقەشیان نەماوە. بەڵام ویستم بەڵام نمونەیەکی جوانی تری مەسەلەن موسڵمان بێنمەوە کە عومدەی لەندەنە سادق خان کە خۆی موسڵمانە نوێژ و ڕۆژوەکە لە عینەن کاتە تامان پارێزەرە پێشتر پارێزەر بۆ ئیشی پارێزەری و داکۆچی لە مافی هاوڕێگەسخوازانەکە و ساڵانە بەشداریەکە لەو کەرنەڤاڵە گەورەی کە ئەیکەن کە هاوڕێگەسخوازەکان ئیکەن و بە زۆر داکۆشیلەکە و لە کاتێکا بە ڕۆژوشە بە ڕەمەزانان بە ڕۆژوە خواپەرستێ موسڵمانیشی موسڵمانە نمونەیەکی جوانی موسڵمانیە، کەواتە ئەمە گۆڕانی بەسەرایە وەکو تۆوت ئەمە لە سەدەی 6 تا نەماین بۆ شێوەیە قسە بکەین ئەبێ ئەو مەسەڵەن مەسیحێت خۆی و موسڵمانەکان ئەکرێ مەجال بن بە جیاوازی خەڵک جوابێنە سەر مەسەلەی ئەخلاقیش کە ئەم گوایە ئەمە دژی ئەخلاق و ئەداب و نەریت و هەموو دەسریش کۆمەڵایەتیە. تامان پێمان ناڵێت چۆن ئەمە دژی ئەخلاقە، ینی تاقە شتێک کە تاکە پاساوێکی هێنێتەوە ئەو محاولە زۆری کە بۆی کە لە ئەوروپا و لە غەرب لە ئەمریکا خێزان هەڵوەشاوەتەوە کەوات ئەوێ پێمان بڵێ ئەمە خەتای هۆمۆسێکسوال خۆی لە ڕاستیە ناتوانێت ئەو عیلاقەیە دروستکە، بەڵام ئەمە شتێکی تری لە پشتەوەیە ئەگەر لا شعوری کەسە بخەین دەکەوت بۆ ئەم نەوە لە ئارگومنتێنێتە پێشەوە ئەم داتا غەڵەتانە ئەیات بۆی بۆ بیستەرەکانی پسەلمێنێ کە لە غەرب دنیا هەڵوەشاوەتەوە خێزان هەڵوەشاوەتەوە ئەیکا بە خەتای هۆمۆسێکسواڵی ئەمە ئەوێ بەنەوەیتر پێمان بڵێ ئەم ڕێکخراوانی کە لە کوردستان داکۆچی لە مافی ئەو کەمیناناکەن کە بۆی بتوان گزارش لە خۆیان بکەن وەکو ئینسان، ئەم ڕێکخراوانە فەندەکانیان بەرمەبنایی مجتەمەعاتی غەربیە، ئەمە محاولەیەکی ئیستیعماریە بۆ تێکدانی مجتەمەعی ئیسلامی و إلى آخره ئەمە عەقڵێتەکەی ئەمەیە طبعاً بە ئاشکرا نایڵێت، بەڵام لەم سەفستەیی کە ئەیکا لەم بێسەروبەریە لە هێرانەوە و معلوماتی غەڵەتیانە ئەم شتانە دەرەپەڕێنێت. لە شوێنێکی ترا قسە لەسەر هندستانەکە ئەڵێ لە هندستان گا پەرستن کەس حەقی نییە بەسەریانەوە، قسەیەکی غەڵەتە لە هندستان گا ناپەرستن، هندۆسەکان گا ناپەرستن، گاپەرستن لە هندستان بوونی نییە. ئەم قسەیە
کەسێکی سەرپێیی ئەم قسەیە کات بەڵام ئەمیەت دوای ئەم هەموو خوێنەواریە ئەم قسەیە کەوەکوی حەقیقەت بێت لە کاتێکە حەقیقەت نییە لە لای هیندۆسەکان گا یا مانگا لەبەرەوەی زیندەوەرێکە بەروبوومەکانی زۆر بەسوودن بۆ مرۆڤ جۆرێک لە پیرۆزیان ناوە تێ بەو معنایی کە نانەوێ بیکوژن ڕێزی لێ ئەگرن لەبەرەوەی سەرچاوەیەکە بۆ ژیان باشی خۆیان و مێژویەکی شێ ئەگەر بتوانێت ئەگەر خوێنواریە بێتوانێت بچێ بخوێنێتەوە بیدۆزێتەوە لە بیری هندۆسیا لەکەیەوە ئەم سەری هەڵاوە بۆ سەری هەڵاوە چۆن جێگیر بووە بەڵام لە هەندستان گاناپەرسترێت بۆیە کە ئەڵەیە خەڵک مجتەماعی دەولی حەقیان بەسەرەوە نییە لە هەندستان گاپەرستن کەس قسە ناکەن نەخێر لە هەندستان گاناپەرسترێ و هەتا ئەگەر بشپەرستریانەیە هەتا ئەگەر بشپەرسترێ ئەوە مۆزوعێک نییە ئەوە بمارەسەیە لە شتێکە کە عیلاقەی بە مافی ئینسان و نییە ئەوەی کە مجتەماعی دەولی کە بێشتر قسەمان لەسەر کرد باچی پێێت یاخود ئێوێ بیچەسپێن یاخود بە زۆری ئەوروپا یەکێتی ئەوروپا لەگەڵ ئەمریکا زۆرتر جەختێکەنەوە سەر و بەتەنها و دەوڵەتیش نین قسە لەسەر موسساتیشێ موسسەیەکی وەکو بانکی جیهانی وەڵد بانک یاخود IMF ئەم موسساتانە موسساتی غێر حکومین کاتێک کە وڵاتێک یەک داوای قەرزیانێکە وڵاتیشی گەشە نەکردو هەنێک مەرجیان هەیە بۆ وڵاتەکان ئەو راپۆرتانەی کە دەوڵەتان لەسەر ئەو وڵاتە کردویانە لەبارەی پێشەلکردنی مافەکانەوە ئەبێ بە بەشێک لە بڕیاری ئەوان بۆ ڕێگە بۆ دانی ئەو قەرزیانە دانی ئەو قەرزە خۆ ئەگەر وڵاتێک بۆ نمونە ژنی زیناکار بەرباران بکات یەکێتی ئەوروپا هیچ فەندێکی ئەو وڵاتە ناکات تەنان دەگەر وڵاتە بچێتە خراپترین حاڵەتیشەوە پێویست داوای دەوڵەتەکەی ئەڵێن داوای دعم بکات لە یەکێتی ئەوروپا لە وڵتان نایەنێ بۆ لەبەرەوەی ئەمان ممارەسێکی بەربەریەکەن کە ژن بەربارانەکەن کاتێک کە زینای کرد یا لە سعودی دەستی سارقە بڕن ئەمە ئینتیهاچێکە بە مافی بنەڕەتی مرۆڤێک خۆ ئیعدام هەیە خەڵک هەیە دەرزی لێن ئیعدامێک لە ئەمریکاش ممارەساکرێت لە هەنێ ویلایەت بەڵام بڕینی دەست ئەمە فعلێکی ناشرینە مجتەمەعاتی غەربی تەجاوزیان کردووە بەڵام یەکێکی وەکو یەکێتی ئەوروپا کە بە تەواوەتی دژی حکمی ئیعدامن وەکو یەکێتی ئەوروپا دامی وڵاتی ناکەن لە ڕووی مالیەوە کە حکمی ئیعدامی تیاما بێت یاخود لە کاتی خەرارەکانیانە ئەم شتە بە هەندوەرەگرن کە بڵێ ئەمە وڵاتان حەقانیە بەسەرەوە ئیتر چیت بوێیکی ئەم شتە وجودی نییە و باشیش دەزانێت کە وجودی نییە و مجتەمەعاتی غەربی و کوردستانیش جەزیرەیەک نییە لە دەروی تاریخ ناشی کوردستان وڵاتێکی بێدەوڵەتە میلەتێکی بچووکە پێویستی بە پەیوەندی نێودەوڵەتی هەیە و ئەوەشی کە مێژوو سەلمانوێتی لە پەیوەندیمانە بە جیهانی دەرەوە بە تایبەتی بەو وڵاتانەوە کە زیاتر مافارێزن ئێمە زیاتر سوودمەند بووین وەک لە پەیوەندیمان بەو وڵاتانەوە کە هێشتا لە عەسری بەربەریاژین ئەم شتە ئەم جیاکاریە بێبەڵگەیە ینی وازە ئێمە بۆمان دەرکەوتووە زیاتر ئیسفادە لەواکەین وەک لەوەی تریان ڕاستە نقطەیش کرد زۆر مهمە کە هەر پەیوەندی بەو سروشتی بوونی ئەو ئەم بڵین هاوڕێگەسخوازیەوە ئەویش ئەوەیە کە ڕەنگە هەندێک خەڵک ئەمیش ڕەنگە لا شعوریان بترسێ لەوەی کە ئەگەر ئەمە بڵاو بێتەوە یعنی بەنەوع نەوەکان کاریگەری لەسەر ئەم کەسە خۆی هەبێ یان خەڵکیکە پیاوا بێت تێگەی مەسنجانی ئەو ترسی کە کەسێک ئەم خۆی یا بێ بە هاوڕێگەسخواز ئەمە ئەگەر ئەوان ئەو قسەم لە کۆمنتی خەڵکان نووسیوە بینیوە کە لە فەیسبوک نووسیویانە بینیومە ئەو شتە تعبیریشی لەکراوە بیبی لەکراوەتەوە مەبەستمەوەی ئەگەر خەڵک لەوە تێ بگا کە ئەمە سروشتیە و بەشێکە لە میلی ئەو کەسە کە تۆ ناکرێ وەکو نەخۆشی ساری نییە با بڵێنەگەر نامێ مقارنێکم بە نەخۆش بەسم ئەو هینەیە گواستنەوەی ئەگەر سروشتی بێ حاڵەتێکی سروشتی بێەوە تا حاڵەتێکە کە ناگوازرێتەوە واتە ئەو کاتە ئەو ترسەشی نامێن ینی خەڵک پێویست ناکە ئەم قساگە کە ئەمە ئەو کەسانی کە ئەو ڕێکخراوی کە داکۆچی لە مافیا ڕێگەسخوازانەکە مەترسێکی لەوەیە کە بڵاوبوونەوەی ئەم دیاردەیە تەمان وا باسیەکە وەکو چۆ مەسەلەن تلیاک کێشان و لەش فرۆشی و هەچەند لەش فرۆشی شتێکی جیاوازە لە تلیا کێشان بەڵام ئەمانە هەمووی بڵاوبوونەوە زیانیان هەیە بۆ کۆمەڵگا واتە ئەگەر کۆمەڵێک کەس کە بە سروشتی لەدایک بوون هاوڕێگەسخواز بن کە کەمینەن بە پێی ئێستا کە لە زۆربەی وڵاتانە کەمینەیەکن لە خەڵک ئیتر هۆکارەکەی نازانین لە ڕووی پزیشکیەوە ئەم کەمینێ ئەگەر ممارەسەی ئەو ئازادی خۆیان بکەن
هیچ کاریگەریشی نابێت لەسەر کەسانی تر کە خۆیان میلیان جاڕەگەزخوازەواتە پیاەکەوێت لەگەڵ ژن نابێت هیچ کاریگەریشی لەسەری نابێت حەزەکەی تا 100 ساڵ تۆگەر کەسێک مەسەلەنسا خۆ لێرە تۆ لەوانێت مەسەن دراوسەیەکە هەبێ هاوڕێگەز خواز بە هیچ تەسی ناکات لەسەر تۆ هیچ پەیوەندیشی نییە بەسەر تۆ ئەنجا ڕەفیق مانەیەکە وایە من خۆم بە شخصی ڕەفیقمەیەکە وایە وەتیادیشانی تاسیری نەکرێت لەسەر من تاسیر ناکات سەر کەس و ئەم جگە لەوەش منیش تاسیر ناکەمە سەر ئەو حکایەتەکە لەوایە ئەگەر ئەو قسەی ئەو ڕاست بواە ئەبواە لەبەروی هێترۆسێکشواڵەتی ڕەگەز ئەوی ترخوازی لەبەروی باوە زۆرینەیە کاتە ئەبوو ئەمانە کەوت ناژێرەوە تەسیرەوە فعلا لە ڕابردووە کەوتوشن یعنی زۆرێک هەن لەو چیرۆک و حاڵەتانەی کە پیاو بە تایبەتی ژن بە دەرەجەیەکی زۆر بەڵام پیاو ناچار بوون لەبەری لە مجتەماعێکا ژیاننا سیاقێکا ژیان کە ناچار بوون لەگەڵەوەشە حەزیان لە ژن نەبووە ژنیان هێناوە و ئەوەشی گرنگەکە لێرە ئەوەیە ئەو شتێک کە لە پێشتر باسم کرد لە بینی کردن فعلی سێکسکردن میکانیکێتی سێکسکردن لەگەڵ هەستی سێکسکردن سێکشواڵەتی ئەم دوشتە جیاوازە پیاوەکەی کە بە ئەسڵ بە سروشت هۆمۆسێکشواڵە هاوڕەگەز خوازە ئەتوانێت لەگەڵ ژنێکە ممارەسەی میکانیکی سێکسکردن کاو تەنانەت ژنەکەسکیشی پڕبێ و مناڵشی ببێت بەڵام ئەوەی کە پەیوەندی بە شوناسی ئەم کەسەوە هەیە وەکو کەسێک کە هەستی هەیە لە بارێکی دیاریکراوە کە سێکشواڵەتیە بەدەر لە بەڵام هین نییە بەڵام علاقی بە فعلەکەەوە نییە خۆ لە ئەتوانین میکانیکەکە ئەنجام بات زۆرێک لەو پیاوانە ڕاستە ئەوانەی کە بەو نەوەبوون ئێستا بۆیان دەرکەوتووە کە لە ژنیان جیابوونەتەوە یا ئەو ژنانەی کە بەو نەوەبوون و لە مێردیان جیابوونەتەوە و ئەوەشی کە لە کوردستان هەنێ حاڵەت باسەگا لە بەروی ئەو کوڕە ژیار قسەیکی ماقولێنێتەوە تاوان پرسیارەکەی تۆزێک بە خێرایی چوابکاتە بەڵام فکرەکە ئەوەیە ئایا بەلاتەوە باشترە کەسێک بە درۆ لە ناو عیلاقەیەکە بمێنێتەوە یاخود بەڕاستی خۆی ممارەسەی حیاتی خۆی بکە دوایوی کە سلمانمان ئەم شتەی ئەم کابرایەڵ ئەم بناغی کە ئەم قسەکانی لەسەر بیناناوە کە ئەمە نەخۆشی و لادانە تەبانیشتە لە ناکۆشیەکانی ئەم قسەی ئەم کەسەوەیە کە دوای باسیەوەکە کامان کەوتونەتە بەڕق و چینەی خزم و کەس و کار و مام و خاڵی خۆیان و ئەم بەتەمای یاساشانە دش دەرکە سنووردانێکە بیر لەوە ناکاتەوە بۆچی کەسانێک لە ناو مجتەماع هەنەگەرەمە هەڵبژاردن بێوەکو ئەوەیڵێت بۆچی ئەماکەن یان چیە لەوەی بۆ ئەمە بۆکەیت یانی ئەمە بۆکەیت یانی چ پێویستەکە ئەمە بکەن یانی چ پێویستە ئەمە کچە هەڵبژاردەیەکی خۆش یاری نە جائیزە وەرەگرن نە حیاتیان خۆشە بێنە دەوڵەمەنگە بن نە پێشەوە ئەم شتە بۆکەن ڕاست هەرو نقطەیە ناکات پێش ئێمە کە ئێستا باسی ئەم بابەتاکەین گرنگیەکەی لەوایە کە ئەمە هەر ئەو خاڵەشەکە واکە ئەمە پێویستی بە داکۆچی لێکردن هەبێت لەبەروی ئەمە کەمینەیەکن کە لە کۆمەلگایە فشارێکی زۆریان لەسرە لە ڕووی دەرونیەوە فشاری خێزانیان لەسرە فشانی کۆمەلگاکەیان لەسرە تۆ لە وڵاتیشی موسڵمانەی ڕێکخراەک هاتووە داکۆچی لە کۆمەڵێک مافی ئەم کەمینەیەکە کۆمەڵێک شیعاری دروشمی جوانی نووسیوە لەسەر ئەو دیوارانە کە باسی پێکۆژیان و جیاوازیەکە تۆ بیت ئەندام پەرلەمانێک بیت دانیشی هیچ ئیش نەبێت دانیشی دۆسیە بکەیتەوە کە من کە باسێکا من یەک دنیا سکاڵای تۆمار کردو ئەم هەموو کێشەیە هەیە لە کۆمەلگای کوردیە ئەم هەموو پرسە هەیە ئەم هەموو مەسلەی تر هەیە دانیشی بێ لەم کەمینە بچووکەی خەڵکە باسمان کە هیچ زیانێکیان بۆ کەسی تر نییە ئەوتا لە هەموو دنیا لە ئەوروپا باسمان کرد لە ئەمریکا باسکە لە شوێنکە باسکرا هیچ زیانێکی نە بۆ وڵاتەکان وەکو خۆیان ئەڕۆن هیچ شیرازەی کۆمەلگا تێک نەچووە خەریکی ئەمە بی ئەمێ مشکلەکە لە ڕاستیە لەبەرەوەی ئەم کەسە و ئەو نەوعە لە عەقڵێت قسەمان لەسەر عەقڵێتە قسەمان لەسەر بە تەنها بە شخصێکیش لەسەر ئەو نەوعە لە عەقڵێت هیچ تێگەیشتنێکی نییە بۆ ماف ئەمە گرنگە یانی ئەبێ تۆ داکۆچی کاربی لە ماف ئەم کەسە مافی هەیە ئەیە بەم نەوعە گوزارشە خۆیدا بە هیچ شێوەیە ئەگەر توانی و ئیسپاتی بکەیت کەسێکی هاوڕەگەز خواز بۆ نمونە ئەوەی کە ژیاریش دەینەکا باسێگاڵە ئێمە بۆنمە لەگەڵ مناڵبازیانی مناڵبازی ئەوەی کە لە مجتەماعی کوردیە هەتاوەکو ئەفغانستانیش ڕەگ و ڕیشێکی درێژخایەن و مێژوویی هەیە و ممارەسەیەکە کە کراوە هەتا ئێستا دەکرێت و خەڵکی جەزانن کە ئاکرێت
مناڵبازی واتە پیاوی کامل لەگەڵ کوڕی مناڵی خوار 15 ساڵیە. ئەمە مارەسەیەکی لا ئەخلاقی غیر قانونیە. ئەمە علاقەی بە مافی و کەسەوە نییە. ئەمە ئینتیهاکە لەبەری قانونێکمان هەیە کە و قانونەکانیش قسە سەرواکەن کە ئەمە ئینتیهاکی مافی کەسێکە کە لە خۆی مناڵترە. بەڵام ئەم لەبەروی تێناگات لە چەمچی ماف لەوەی کە مرۆڤ گەلێک مافێکیانێ و زیانیش بە خەڵکی تر ناگەێن. یعنی بۆ نمونەگەر کچێک و کچێک بخوازن بەیەکەوە بن، بەیەکەوە بژین، شوقەیەک بگرن بەیەکەوە بژین. طبعاً خۆتۆ مەگەر کامێرەی مراقبە لە سەریان هەبێ بزانی کەی ممارەسەی جنسەکە. ئەگەر کامێری مراقبە لە سەریان نەبێ بەتەنها ئەچیتە بوارەوەی تەخمینەکەی ئەڵێ ئیکەن یان نایکەن. لەبەرەوە مافی خۆیان ئەو دوو کچە بەیەکەوە بژین و عیلاقەیەکی ڕۆمانسی خۆشەویستی لە بینیانە هەبێت بەبێ ئەوەی تۆ بۆ هەبێت تەداخل بکەی لەو مافەی ئەوانە. ئەمەیە پرسیارەکەیەوەی ئەمە مەسەلەی مافە ئەمە عیلاقەی بە ئازادی شەو نییەوەی کە بە خەڵەت قسە لەسەر ئازادیەکەن. ئازادی قسەکردن سەر اختیار، ئەمە عیلاقەی بە ئازادیەوە نییە، ئەمە عیلاقەی بە مافەوە هەیە. ینی کە بێژەرەکەی ڕوودا لێ پرسێمە ئازادی شخصی، ئەمە عیلاقەی بە ئازادی شخصی شتێکە پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە. ئەمە ئازادی شخصی نیە، ئەمە پەیوەندی بە مافەوە هەیە. ماف جیاوازە لە ئازادی. کۆمەڵی مافە چەسپێنی کۆمەڵی خەڵک مافی ئەوان هەیە بەم نەوعی خۆیان یانەوێت بژین یا بەم نوعی کە خۆیان هەن بژین. ئەو کاتە بەتایبەتیش کە دەرکەوتووە کە ئەم شتە هەڵبژاردنێک نییە بە اختیاری خۆت کردی بێت، بەشێکە لە سروشتێ. چۆن پیاوبوون نێربوونی یا مێبوونی بەشێکە لە سروشتێ، ینی حەزکردنی لە پیاوە حەزکردن لە ژن بەشێکە لە سروشتێ. بە هەمان شێوەش حەزکردنی لە ئەگەر پیاوی لە پیاو، ئەگەر ژنبی لە ژنیا، ئەگەر پیاوی لە ژن و پیاو یا ژنبی لە ژن و پیاو، ئەمانە بەشێکن لە سروشتی خۆت. قسەکردن یا داکۆشیکردنەکە داکۆشینە سەر مافی کەسەکان. و ئەم کابرای زۆر بە ئاشکرا کە بێژەرەکەی ڕوودا لێ پرسیاڵێ ئەمە نابێتە هۆی زیان گەیاندنە، قسانی تۆ نابێت هۆی زیان گەیاندنەوەی شڵێ نا بەعکسەوەمانە خۆیان خزم و کەسوکاری خۆیان ڕقیانێ لەوانە ترسن. ینی ئەمەەی ئەوێ شەرعیەت بابەوەی کە لەبەرەوەی ترسەکە هەیە لە کاتێکە خەڵکانی ناومشتەما خێزان بۆ نمونە ئەکرێ مەسەن دایک و باوکی ئەو مناڵە لەبەر عرف و عادەت و لەبەر هەر شتێکی خۆیان بێ بەسم بێبەری ئەو مناڵە بێبەری بکەن، ئەو کوڕیانیان ئەو قچیان بێبەری بکەنی. ئەمەیان حاڵەتێکە بابێکە ئەکرێ قسەی لەسەرکەین پەیوەندی بە تێنەگەیشتنەوە هێگەر تەمان ئەکیدم هەنێ خێزانیشان قبوڵیانە بۆ هەر لە کوردستانیش بۆ لەبەرەوەی لایەنی ئینسانیان خۆشەویستیان بۆ مناڵەکەیان زاڵترە بەسەر جەوری عرف و عادەتی کۆمەڵایەتیەوە بەسەریانە. لەو کاتەیە پارێزگایی لە مناڵەکانەکەن و هەر خۆشیانەوێت هەرچەنە لەگەڵ اختیارە لەگەڵ حاڵەتەکەشانین. جگەلەوەش توخوایەک لە حسا ئەگەر تێگەیشتن هەبێ لە ڕاستیە، ئەگەر تۆ ئێستا بۆنەوەی کە باسێکە من و تۆ بەپێی زانست بەپێی پزیشک ئەگەر ئەو تێگەیشتن هەبێ کە ئەمە شتێکی سروشتیە و ئەمە نەخۆشی نییە، پەسەندکردنی ئاسانترە لەلایەن خێزانێکەوە. ئەمەیە نقطە مهمەکە کە من یعنی ئەمەیە قسە لەسەرۆژ بکەم کە یعنی ڕۆژنامە نووس میدیاکارە بێ شارەزابی، یعنی تۆ ناکرێ بێ قسە لەسەر ئەم پرسەش بکەیت. یعنی ئەمەش ڕخنەیە کە لە ڕوودا خۆی کە تۆی قسە لەسەر پرسێکی زۆر گرنگەکەی کە مافیش بنەڕێتی هەچەند بەعام مقابلەکە باشە، بەڵام ئەبێ بزانی کە تۆ ئایا ئەمە بە پێی ستانداردی پزیشکی و زانستی ئەمە نەخۆشییان نەخۆشی نیە، یعنی ئەمە بێت ساغ بوو بێتەوە، دووەمە سروشتیا سروشتی نیە، ئەمە ساغ بوو بێتەوە. ئەمە ئەگەر ئەم تێگەیشتنە هەبێ ئیشی سەحافە ئەوەیە کە ئەمە بۆ خەڵک ڕوون کاتەوە. خۆ لە ئاخیرا ئیشی سەحافەت چی؟ یعنی تۆ نابێت ڕاستیەکان بە خەڵک بڵێ، یعنی خۆ تۆ هەردوو کەس بێنی هەر دوو کەسەکە هەریەکە و شتێک بڵێن تۆ خۆ بێ بەشێک لەو حەقیقەتە و لابێ لەو ڕاستی و لابێ کە بوونی هەیە. مەسەن کە باسمان کرد بەپێی زانستی پزیشکی کە ئێستا ئیشی دەسەرەکرێت پێوەرەکان ئەمە بەم شێوەیە. ئەگەر ئەمە ڕوون بێ لای خێزانێک کە ئەبینن وەکو تۆژتێ ئەو مەسەڵی خۆشەویستی و لایەن ئینسانی شی لەگەڵا بێ، ئەو کاتە ئەمە پەسەند دەکرێت. بەڵام کە بەم شێوەیە باز ناکرێت کە ئەم دەنگی ئەو کەسانی کە بەم شێوەیە باسیەکە نزمترە، کەسانی وەکۆم ئەندام پەرلەمانەیەن و ئەم قسانە ئەکەن و لە فەیسبوک ئەنواعی هەڵە تێگەیشتن و زانیاری هەڵە بڵاوەکرێتەوە. طبعاً خێزانەکانیش لەوەچی ئەم زانیاریان بە زەحمەتتر پێ بگا و ئەمە فشارێکی زیاتر دروستەکەوە. ئەمە سوڕێکی
ئەمە سوڕێک ناجا ئەمە علاقی بۆ شتۆیە کە پێوترێ شەرعیەتدان ینی تۆ کاتێک ممارەسەیەک لە ناو خێزانێک بۆ نمونە با بڵێن باوکی من زۆر سوور بۆ لەسەروی کە من سعی بکەم ئەگەر سعینەکەم لێم بات بۆ نمونە ممارەسەیەگەر لە خێزانەکەی مناکرابێ ئەم ممارەسەیە کە لە ناو یەک بازنەی زۆر بچووکاکرێ بەڵام کاتێک کە مدیری تربیەی سلێمانی یاخود وەزیری تربیە هاتە سەر تەلەڤیزیۆن و وتی ئەگەر مناڵەکانتان سعیان نەکرد لێیان بن ئەمە شەریعەتدانە بە ممارەسەیەک هێنانە دەرەوەیەتی لە ناو بازنەیەکی بچووک یەکەیەکی هێزگار بچوشی کۆمەڵاکە خێزانە و تەعمیمکردنێتی بەسەر تەواوی کۆمەڵا تەنانە دوای لەوانەشەکە کە ئەمە فعلێکە کە خەڵک لاسایی کاتەوە ئەمە فعلێکە کە خەڵک پێڕەویەکات اینجا ئەم بانگەشەی ئەم کابرایە کات بەم هەموو قات و بۆین باخ و پسپۆرێکە خۆی باسیەکات ئەمە برەودانە فراوانکردنە بۆ بواری ئینتیهاکردنی مافی ئەو کەسانە و تەنانەت ئازار پێگەیاندنیشیان لەبەرەوەی و ترساندنیشیان ئەجا ترس خۆشی فعلی ترساندنی خەڵک خۆی بۆ خۆی ئەمە جۆرێکە لە ئینتیهاک لە ڕاستیەیە هۆمۆفۆبیا واتەو کەسانی کە فۆبیای هاوڕێگەسخوازیان هەیە ئەوەیە کە خۆیان لێ ترسن ئەمە و خەڵکانن کە وا ئەزانن ئەگەر لەگەڵ دوو پیاوە بن کە هاوڕێگەس خوازن ئەیتر ئەمیش ئەکەوێتە بەردهینیان و شەو زەفەری پێیان و بە تێگەشتنەکەی خۆیان اختصابێک شتە وجودی نییە هیچ هاوڕێگەس خوازێک ئەگەر بزانێت تۆ هەمان ڕەگەس خوازی حەزیرە و نابێت ناشێت لەگەڵ تا بێت و نەش بووە تا ئێستا هیچ حاڵەتی ڕووی نایەوە هاوڕێگەس خوازێ بە زۆر اختصابی پیاوێکی کردی بێت کە نەیویست بێت نمونەیەکوانێک ڕووشیا بێ و زاهیرە ئەمەە کەمە نەبووە بە شتێک کە جێگەی باز بێ ئەم هۆمۆفۆبیا بەشێکی بە زۆری پیا و ئەم حاڵەتی هەیە لەگەڵ لەسەر هاوڕێگەس خوازی پیاو بۆی کە وا ئەزانێ ئەگەر ئەم دیاردەیە بڵاو بۆی تر ئەمی ژوای لێت ئەمە مەحزەلێ جا بەشێکی زۆریشی لەو نابڕوا بەخۆبوونەوە هاتووە ینی ئەم ترسە لە سێکشواڵەتی بەشێکی زۆری علاقی بە ترسی کەسەکانەوە هەیە لە سێکشواڵەتی خۆیان کە تۆ لە سێکشواڵەتی خۆ دڵنیاکەی مشکلەیە خەڵک با هەموو خەڵک هۆمۆسێکشوال بێ تۆ بڕا بە شتەکەی خۆت نەک بڕاپێ ئەوەی خۆت هەیت ئەوەیە تۆ مارەسەوی خۆتەکەی تو کەسیش ناتوانێت ئینتیها بکە ئەگەر ئینتیهاچیان کرد دوایین دیفاع لە تۆش دەکەین ئەگەر ئەوان بوون بە زۆرینەوە هاتن ئینتیهاچی مافی تۆیان کرد ئەو کاتە دیفاع لە تۆش دەکەین بەڵام تۆ لە ئێستا زۆرینەیت ئەوان کەمینن تۆ تەوێ ئینتیهاچی مافی ئەوان بکەیت ئەتەوێ ئەوان ناشرینکەی لە مشتەما ئەتەوێ مافیان زۆت بکەی لە کاتێکە ئەمە سروشتیانە و ئەوان وەکو ماف وەکو ئەندامی کۆمەڵ مافی ئەوان هەیە بە یەکسانی لەگەڵ تۆیە لە ناو مشتەما بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەیەکی دۆستانە بژین هەموو هەوڵێکی تر لە دژی ئەم ممارەسەیە ئینتیهاکە هەموو ئینتیهاکێکیش لادان ینی ئەبێ تەنان ئەم کەسانە ئەگەر لە وڵاتێکا بژی کە قانون بەرقەرار بێ ئەبێ ئەسڵ محاسبە بکرێت لەسەروی کە بۆ چی محاسبە مەبەستم نییە لەوەی کە سزا بدرێن و پۆلیس بیانگرێ بەبەستم لەوەیە سە لەسەرۆکری وەکو ئێمە ئێستا چۆنم ئێستا بۆ من ڕەگەزپەرستی ئێستا لێرە لە بەریتانیا یاسای تایبەت هەیە طبعا لێرە زۆر کایەکانی ئازادی زۆر فراوانە بۆ قسەکردن و بۆ هەموو جۆرێکی ڕەخنەگرتنی سیاسی بێ کۆمەڵایەتی بێ بەڵام هەندێک بنەمای زۆر ڕئیسی هەن کە مەسەلەی ڕەگەزپەرستیە مەسەلەی هۆمۆفۆبیایە مەسەلەی ئیسلامۆفۆبیا بڵاوکردنی ڕقوکینە جی کەمینەیەک لە ڕاستیە و بەپێی یاسا خۆی مامەڵی لەگەڵەکرێ ئەوش لەبەرەوەی نەک لەبەرەوەی کە کەسەکە بۆی نییە بە ئازادەنە قسەکە باڵکو لەبەرەوەی تۆ ئەگەر قسەکانە مەسەلەن بۆ نمونە شتێکە وتبێ کە بوو بێتە هۆی ئەوەی کە ڕقوکینە دژی موسڵمان بۆ نمونە لە بەریتانیا یاخود دژی هاوڕێگەس خواست یاخود دژی جوولەکە کە خۆ دەزانین لە ئەوروپا مێژووی کەمینێکی چەسا دژی جوولەکە کە پێوترێ anti-Semitic laws anti-Semitism بالضبط anti-Semitism جوولەکە بڵاوکەیتەوە ئەمانە بڵاوکەیتەوە بپیاسا ماڵی لەگەڵاکرێ ڕاستیە هەستەکەم ڕاستە خۆزان مەسەر لە فەرەنسا مەمنوعە بەڵام لێرە شێ مشتا ئەمریکا یاسامان هەیە لە دژی ئەو کە پێوتری هەیت سپیچ ینی ئاخاوتن و قسەکردنێک کە ڕخوچینە بڵاوکاتەوە تەمەن
تەفاسیلەکەی قوڵە ناچینە ناوێ لە ئێستا بەڵامەی کە لێرا گرنگە بگەڕێنە سەر مۆزوعەکە ئەم خەڵکانێکن کەمینەیەکن بە سروشتوان مافی ئەویان هەیە بە ئاشتی و ئاسایش لە ناو مجتەمەعا بژین ئینتیهاکی حقوقیان نەکرێت ئەو خەڵکانە بەو شێوەیە کە هەن ژیانی خۆیان ئەبەنە سەر بەبێ ئەوەی ئازێتی کەس بن بەبێەوەی ئینتیهاکی کەسکەن نەخێزان هەڵەوە شێنەوە جارێ پێش هەموو شتێک ئەم قسەیەکی بێمەعنایە وای دانێ و قسەی ئەو ڕاستە ئەم خەڵکانە بە زۆری ئەوەی کە ئەڵێ گەنجان شوێ باشە گەنجان خۆ هێشتا خێزانیان نییە یەکەم جا دووە مەڵێ وڵا وەچەی مرۆڤایەتی نامێنێت ئەم قسەی بەقاڵا لە چۆ هاتووە وەچەی مرۆڤایەتی چی هاتووە بزەبت خاڵێکی تریش کە ئەوەیە کە وا تەماشای هاوڕێگەسوازی ئەکرێت تەنانەت لە فەربیش وا تەماشاکرێت ئەم کەسانە هیچ کاری ئیشێکی تریان نییە ژیانیان لە هیچ پێک نهاتوە لە کردەی سێکسی نەبێت کوردکردنەوەی لە ڕاستیە هاوڕێگەسوازیش بۆ مەسەلەی سێکسکردن کە لە ژیانی جارەگەسوازیشە بەشێکی بچووکی ژیانی کەسەکەیە هەڵەیەکی زۆر گەورەیە لە بەرۆی هاوڕێگەسواز کەسێکی ترۆک و مرۆڤێکی ترۆک و هەموو مرۆڤەکانی تر ژیانیان پێکاتۆ لە دنیایەک لە شت لە ئیش لە خوێندن لە کار لە هیوا لە خەون لە ترزە نازامچی و بەشێکیشی پەیوەندی بە سێکسەوە هەیە کە بەشێکی بچووشی ژیانیان بەشێکی ژیانیانە بەڵام کە ئەم جۆرە لە ڕێگرتن و ئەم جۆرە لە فشاری کۆمەڵاتی ئەم جۆر لە هەڵەت تێگەیشتن وای کردووە کە ئەسڵان ئەمەش بۆ ئەوان قورس بکاژینە ئەیانتوانی وەکو چۆن لێرە ئێستا تا ڕادەیەکی زۆر ژیانێکی زۆر ئاساییە ژین و ئەکرێ کەسێک ببینی ئەکرێت بچیتە لای دکتۆر ئێستا بۆ من لێرە ئەکرێ من سبەینە بچمە لای دکتۆرێک هاوڕێگەسخواز بێ ئەوەی هەر نەپی بزانم نەبزانم نەڕەبتیش نە پەیوەندیش کاریگەری شێسەر ژیانی من هەبێەوە نیە یعنی ئەم کورتکردنەوەیش ئیشکالیە کە خەڵک دەستنیشانی کردو یعنی یەکرێ هەوکو چۆن مەسەن دین ئێستا کەسێک ئاینێکی هەچەند ئاینی مەسەلەن ئاینێکی دیاریکراوی هەیە ئەی بینیت هیچ لە دوکانێک ئەی بینی ماوەی لەگەڵاکە هیچ کاریگەریش لەسەر تۆ نیە بە هەمان شێوە یعنی ئەوە هیچی تر لەو شتانەی تر یەکی تر لەو قسانەی کە گرنگن لەم بوارە بیکەن ئەو چەترەی کەوتمان ئەمانەگرێتەوە LGBTQI ئەوەی ئەخیریان ئایەکە ئینتەرسێکس کە ژیار وتی ئەمە لای خۆمان پێوترێن نێرەمونک تەمان نێرەمونک لە تێگەیشتنی گوڵپیە یەک تێگەیشتنی زۆر بچووکە بەڵام ئەمە یەک مەودای زۆر گەورە ئەگرێتەوە لە پێکهاتەی بایۆلۆژی دروستبوونی ئینسان هەنێک کەس هەن هەموو شتەکانیان بۆ نمونە نێرە پیاوە هەموو شتەکانی پیاوە ڕیش و سمێڵ و شکل و دەنگ و قسەکردن و ئەندامی جوودبوونی و ئیلا ئاخری هەموو شتێکی هەیە بەڵامێتە سەر شتێک سیرەکە مناڵی نابێت ناتوانێت ئەو ژنێکە لەگەڵاتی لەگەڵ ژنێک شاژی منای نابێت دوایی نەخۆشیەک هەیە نەخۆشیە ینی تێکچوونێکی جینی هەیە کە ناوکەمە سەبینە ماوەڵحال ئەوەی کە ئەزانرێ هەموو ئەوەی کە زانراوە بەگشتی ژن دوو کرۆمۆسۆمی هەیە دوو ئەکسی هەیە پیا و کرۆمۆسۆمێکی ئەکس و کرۆمۆسۆمێکی وای هەیە ئەمە تێگەشتە باوەکەیە کە لە بایۆلۆجیا لە عەدادی خوێنتانە بەڵام هەنێک پیاو هەیە مەسەنەن دوو ئەکس و وایەکی هەیە لە باتی یەک ئەکس دوو ئەکسی هەیە ئەم پیاوە کەمتر یا هەر ناتوانێت مناڵی ببێت ینی ئەو شتێک کە پەیوەندی بە دروستکردنی سپێرمەوە هەیە تۆ هەیە ئەم ئەوەی نییە لە کاتێکە هەموو شتەکانی تیشی پیاون وەکو پیاوی ژەژی و وەکو پیاوی ژەمرێ وەکو پیاویش دەرەکەی و ممارەسەی پیاوەتی ژەکات و سێکسی شەکا وەکو هێترۆسێکسوالێ وەکو ئەوی ترخوازێک بەڵام ناتوانێت مناڵی بێ بۆ لەبەر یەکی لە جینەکانی جینێکی زیای هەیە ئەمە پێشی نازانێت ئەگەر ڕۆژە لە ڕۆژانم کەسەنێ مناڵی هەر پێشی نازانێت پرسیارەکە لە چیە ئەمانە هیچ زیانێکیان بە خەڵک بۆیە کاتێکە ئەگەر بگەڕێمە سەر قسەی ئەوەی کە ئەم کابرای ئەمە ئێوێم هەڵمەتە بکات داوای لەسەرم ڕێکخراوە کردووە داوای لەسەرم ڕێکخراوە کردووە بە تێگەیشتنەکەی خۆی وەڵامانە لەواتە و سیحاق بڵاوکەن لە کاتێک ئەم ڕێکخراوە بە ئاشکرا LGBTQI بەشێکە لە شیعارەکانیان کە دیفاع لە LGBTQI-یەکەن ناڵێن ئێمە بەتەنها دیفاع لە پیاوی هاوڕەگەسخواز و ژنی هاوڕەگەسخوازگەین باس لە جۆرەکانی تریژەکە بۆیە بۆ ئەم هەر زۆر زەحمەتێ بتوانێت ئەم داوایە هەرچەنە داوایکی بێمعنایە و ئەکیدیش لەوانەیە لێی وەربگرن بەڵام
خەنگاوی دومەوەیە کە بێژەرەکەی ڕووداویش لێ پرسیاڵێ بۆ بە یاسا ئەمە ڕێک ناخن تاوان گرنگەکە مەسەلەکە لێرە لە ئێستاە وەکو زەڕورەیەکی مێژووی وەکو کرانەوەیکی مجتمعی کوردی قسەکردن سەری کە تەبان ئەکری بێگومانم پرۆژە یاسایکی لەم جۆرە ئاخرێتە بەردەمی پەرلەمان گرنگ لەوایە پەرلەمان ئەوانەی کە لە پەرلەمانن کە کراوەترن کە شارەزاترن کە زیاتر بڕوایان بە بنەمای زانست و ماف هەیە ڕێگری بکەن لە برەودان بە کردارێکی لەم جۆرە لەبەرەوەی بزانرێ هەموو هەوڵێک بۆ بەرتەسەکردنەوەی ماف لەگەڵ ئازادی کە لە پەرلەمانی کوردستان ئەمە ڕووی داوە یعنی قەراریان دەرکردەوە کە بەرتەسەکردنەوەی ئازادیە بەرتەسەکردنەوەی مافە ئەمانە زیان بە تێکڕای کۆمەڵە گەێنن یعنی تۆ ناتوانیت کۆمەڵێکت هەبێت دیوارێکی بە دەورا بچێشیت منعی بکەی لە هەر شتێک باسمان کە لە شوێنەکانی باڕ ناکەم کە پژگیری هەبێت لەناو پەرلەمان و لە بێگومان بەس مەبەستم لەوەیە بۆی ئەم هۆشیارێ دروست بێت لە ئێستەوە قسەکردنەکان لەسەر ئەوە بن کە ئەگەر بێت و بەپێی یاسا مەوجودەکان ئەم ناتوانێت هیچ شتێ بکە هەرچەنە هەڵەشەی ئەواکات وڵا یاسا و نازام عرف و دەستور ئەم شتانە هیچیان ناسنەسە لەبەری لە هیچیانە ئەم شتێ ئەمێڵێ جێگەی نابێتەوە مەگەر یاسایەکی دیاریکراو دەرکەن تایبەت بەم حاڵەتەکە قسەکردنەکە لەسەرەوەی ئاگادار بینەوەی کە چۆن هێڵن و ئەژبێ کۆمەڵ مجتەمع خەڵکانی ئاگادار و وشیار و کراوە و شارەزا و زانا لە مجتەمەعە زەخت دروستکەن لەسەر مشەڕعین بەوەی کە یاساگەلێک دەرنەکەن کە پێشێلکاری ماف و ئازادی خەڵک بێت کێشەکە لەوایە دەنگدەری کورد جەماوەری کورد جەماوەرێکە زۆرتر کەوتۆتە دوای هەنێک هاشەوهوشی مەزهەبی یاخود خێڵەکی یاخود حیزبیەوە بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە فەزایەکی گەورەتر هەیە چارچەوەیشی گەورەتر هەیە کە ماف و ئازادیە و هەمومان تایە گرنگە ئەمە بپارێزین بۆی دوای هەمومان بتوانین لە ناو ئەم چارچەوەیە بە جیاوازیەکانمانەوە بە ئاشتی و بە ئازادی بژین من ممارەسەی ئەوەی خۆمەکەم تۆش ممارەسەی ئەوەی خۆتەکەی من ڕێگە لە تۆ ناگرم تۆش ڕێگە لە من ناگری من ژمافم پارێزراوە تۆش مافی پارێزراوە و مجتەمەعاتیش تەجروبەی تازەی مجتەمەعات لە 100 ساڵی ڕابردووە دەری خستۆ کە ئەم شتانە هەمویان لەبارن بۆ قسەی گوڵپیژەی کە سەر لەبەری غەڵەتە کە مجتەمەعاتی غەربی هەڵوەشاونەتەوە و نەخۆشییان هەیە و تووشی ئەم حاڵەتە منم شتانە هەمووی لە گیرفانی خۆی دەرێناوە هیچی ئەساسی هەیە زۆربەی زۆری قسەکانی بنەمان نییە و هەڵەن و لە بێگاییەوە هاتوون و حەزەکەم پێشەوەی کۆتایی بەم زنجیرێژ بێنین ئەوەی کە هەستەکەم هەردووکمان بە ئەو نییە بە هەر لە ڕێگەی بە شێوەیەکی سروشتی پێگەشتن ئەوەیە کە گرنگترین خاڵ لێرەدا بڵاوکردنەوەی هۆشیاری ڕاستە یاخود زانیاری ڕاست و هەروە بەرگریکردن لەسەر بنەمای ئەو زانیاری ئەو هۆشیاری ڕاستی کە لە بەردەستایە و بۆیە ئەم کاری ئەم ڕێکخراوەش و هەموو کەسانش کە لەم مەجالەیە داکۆچیەکەن کارێکی زۆر گرنگ و زۆر ئانیە لە ئێستاک لە کۆنگرێکمانە و ئێمەش بۆیە هەستەکەم بۆیە ویستیشمان قسە لە سەرمە بکەین کە لە گرنگی ئەوە هاتووە هیوادارین پۆدکاستەکە سوودی هەبوو بێت و ئەگەر هەر پرسیاری هەر سەرنجێکتان هەبوو بۆ ئەم زنجیرە لە گفتوگۆ کە حەزەکەین ئەنجام بین ناو بەناو بۆمان بنێرن بۆمان بنووسن هیتۆ هیچ ماوە نازانم گەر هیچم نەماوە ئەو بە تاقە نقطەیەک لە ئەخیرا ئەویشەوەی کە کاتێکە ڕۆژنامە گەرەکانیش ئەم بابەتانە و ڕوژێنن وا باشە یا پێویستە ینی وەکو زەرورێک پێویستەمان خۆیان پرچەکەن پرزانیاری بن بۆی بتوانن کاتێکێکیە لەسەر تەلەڤیزیۆن یا لە چاپێکەوتنێکە قسەیەکی فڕەیە هیچ بنەمایەکی نەبوو وەکۆی کە ئەم کابراڵێ لە 2019 73 ملیۆن کەسین کرا ینی هەر کەسێکی وریا ئەگەر گوێی لەم قسەیە بگرێ پێتەڵێ بۆستە تۆ چۆنم لەم ڕقەمە بچووکەوە لە 47 ساڵە بازیە بۆ ئەم ڕقەمە گەورەی لە خلال یەک ساڵام شتە ممکن یانی هیچ منطق قبوڵی ناکە وازدە داتا بێنە هیچ شتێک نەدیوە پێویستە ڕۆژنامەگەری ئاوانەوانی کە مقابلەی خەڵکەکەن پرچەک بن خۆیان حازرکەن و تێبگەن لە مۆزوعەکە گرنگ نییە بڕوان پێێت یا بڕوان پێێت گرنگێک تێبگەن لە مۆزوعەکە هەدەفەکەی ئەوەیە کە کاتێک کەسێک قسەیەکی کرد بتوانی بەرپەرچی بیتەوە لەویە نەکات لە خۆی بڵێ نە ئەوەی تۆتی غەڵەتەوە خۆی ئەم گوڵپی بەو کوڕاڵێ نە ئەو معلوماتەکانی تۆمی غەڵەتن لە کاتێکە هەموو معلوماتەکانی خۆی غەڵەت
و ئەو ئیسپاتیشمان کردانە بەدانە و ئەشتوانین بین و سینەمانە دانا بەدانە ڕوونیکەینەوە و سەرچاوەکانیش بخەینە ڕوو کە ئەم کابرایە لە جیرفانی خۆم قسانی دەرێنەوە بەڵام لەسەر تەلەڤیزیۆن لەبەری قاتی لەبەرایە قسەکانی بۆ ڕاتە لەبەری مدیر عام بۆ ئێستاندان پەرلەمان باز لە بیسەوە لە گرنگی کاری ڕۆژنامەوانی و گرنگی معریفەی ڕۆژنامەنووس بکەین بۆ ئەتوانین بیکەین زۆر باش با کۆتایی پێوین وازم زۆر کار